لە کۆنفرانسی مەکتەبی ڕێخستنەکەین کە باڕێواچێت وەکەزانین کە یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێکە لە حیزبە دیارەکانی گۆڕەپانی هەرێمی کوردستان و هەروە عێراقیش بە شێوەیەکی گشتی کە لە دوای کۆنگرەی پێنجەوە بڕیاریاندا کە گۆڕانکاری تەواو بکەن لە هەر لە دوای کۆنگرەی پێنجە مەکتەبی ڕێخستن بڕیاری داوەکە کۆنفرانسێک بکە کە لە ڕۆژانی 6 و 7 و 8 مانگە کۆنفرانسەکە بەڕێواچێ ئێمە بۆی تا قسە و گفتوگۆ لەسەر کۆنفرانسەکە بکەین بە شێوەیەکی گشتی کۆنفرانسەکە چی لە خۆی گرتووە و ئەو گۆڕانکاریانە چین کە بە شێوەیەکی گشتی ڕۆدەن میانداری زۆر بەڕێز ڕەبوار سەرمان کردووە کە بەڕێزیان ئەندامی مەکتەبی ڕێخستنن لە ڕاگەاندنی مەکتەبی ڕێخستن و ڕاستەوخۆ لە ستۆدیۆی بانی کورساتنیسەوە لەگەڵماندا کاک ڕێبوار سڵاو لێبێت بانیت باش زۆر بەخێر بکات بابەتەبوونت بەڵێ کاک ڕێبوار ئەگەر سەرەتا هەر لە بابەتی کۆنگرەی پێنجەوە دەست پێ بکەین با بزانین چ شتێک ئەوەنە گرنگ بوو لە کۆنگرەی پێنج یاخۆ چی وای کرد کە ڕاستباندەکانی کۆنگرەی پێنج ئەوە بکات کە کۆنفرانسێکی لەم شێوەیە بکرێت بۆ مەکتەبی ڕێخستن. سپاس بۆیەوە وڵا ئەوەی جەنابەت باسەکە ئێمە گەر بگەڕێنەوە بۆ کۆنگرەی پێنج کۆنگرەی پێنج زۆر گۆڕانکاری بەسەر دۆخی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەسەر سەرکردایەتی یەکێتی نیشتیمان و بەسەر بەرنامە و پەیکەری یەکێتی نیشتیمانی کوردستانە هێنا وەک بینیمان لە دوای کۆنگرەی چواری یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان نزیکەی 120 هەواڵ سەرکردایەتی بوون کە ئەم حیزبە ڕەنگە پێویستی بەم هەموو سەرکردایەتیە نەبوو بێت پێویستی بەم شێوازی کارەی ڕابردووی نەبوو ڕەنگە بەرچاوڕوونێکی ڕوون نەبوو بێت لە دوای کۆنگرەی چوار ئاڕای یەکێتی سیاسەتی یەکێتی بەرەوچەوڕا بۆیە ئەم یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ یەکەمین جار خۆشبەختانە کە لە ساتی خۆیان لە وادەی خۆیان ئامادەکاری بۆ پێنجەمین کۆنگرە کرد کە ئەوە بوو پێش کۆتایی هاتنی وادەی کۆنگرەی چوار کۆنگرەی پێنجەم بیبەست بە لەو کۆنگرەی پێنجە کۆمەڕێک گۆڕانکاری کرد یەکێک لەوانە سەرکردایەتەکەی کەم کردەوە کە بەپێی پێویست سەرکردایەتیدانە ئەم یەکێتی نیشتیمانی کوردستانە لە ئێستا پێویستی بە 6 سەرکردایەتی بە جەنابی سەرۆک پاڤڵ جەلات تاڵابانیشەوە توانی لە کۆنگرەی پێنج جارێکتر سەرۆک هەڵبژێرێتەوە کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە شێوازێکی نوێی هێنایە ناو کای سیاسی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە کە بە شێوەی لیست سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دیاریکران کە ئەمانە هەمووی تازەکەری و نوێکاری بوو لە یەکێتی نیشتیمانی کوردستانە هەروەها ئەو پەیکەر و پلان و بەرنامە و استراتیژەی بۆ داهاتووی خۆی دانا هەندێک مەکتەبی کەم کردەوە هەندێک مەکتەبی تێکەڵاو کرد بۆ نمونە ئەگەر بیبینین لە کۆنگرەی پێنج مەکتەبی ڕێخستن دوو ئۆرگانی گەورەی تر هاتە ناو تێکەڵبوون لە مەکتەبی ڕێخستن کە مەکتەبی کۆمەڵایەتی و مەکتەبی ناوەندەکانی دەرەوە بوون لەولاوە مەکتەبی ڕاگەیانی یەکێتی نیشتیمانی کوردستان و مەکتەبی گەشەپێدانی بیر و وشیاری ئەمانەی شانگرتەوە لەبەرەوە گۆڕانکاری زۆر کراوە یەکێک لە ڕاستپاردا هەرە گرنگەکانی کۆنگرەی پێنج ئەوە بووکە ئەبێ هەر مەکتەبێک کۆنفرانسی ساڵانەی خۆی بکە و مەکتەبی ڕێخستنیش لە دوای کۆنگرەی پێنجەوە سەرباری ئەو ئەرکانی کە لە سەرشانی بە خۆتانەزان لە ئێمە لە ئامادەکاری هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراقا بنیانی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بە بیوەرانە کۆنگرەی کرد لەبەرەوەی لە بەردەم هەڵبژاردنێکی چارەنووسسازا بوو کە خۆشبەختانە سەرکەوتنێکی گەورەمان بەدەستهێناوە توانیمانە زۆرترین کورسی لەو شارانی ناوچە دابڕێنەوەکان بەدەستبێنین. کاکرە بەبا ڕێگەوە بکەمە پرسیارێک لەم سەروبەندی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی کەرکووک و عێراق و لەگەڵ ئەوەشدا لە داهاتوودا هەڵبژاردننی هەرێمی کوردستانیش بەڕێگاوەیە بەستنی یاخود ئەنجامدان ئەم جۆرە کۆنفرانسانە چ پامێک دەگەێنێت دەتوانێت چۆن بتوانێت یەکێتی لە ناو خەڵکدا ئاستی جەماوەریەکێتی لەو ئاستێکی ئێستا هێتی فراوانتر بکات. وەکو پێم وتی تۆ یەکێک لە ڕاستپاردەکانی کۆنگرە بەستنی کۆنفرانسە. کۆنفرانسیش بۆ چییە؟ کۆنفرانسیش بۆ نوێگەریە بۆ تازەکردنەوەی ئەو حیزبەیە بۆ ئەپدەیتکردنەوەیەتی ڕاستە کۆنفرانس بریتە لە ڕاستپاردە و پێشنیار لە کۆنفرانس تۆ ناتوانانی بڕیارەوەی کۆنفرانس کۆمەڵێ پێشنیار و ڕاستپاردە ئامادەکەی 2000 ئەم ڕاستپاردە و پێشنیارانە ئەدرێت بە مەکتەبی سیاسی و سەرۆک یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانم بە شێوەیەکی تر بڵێم مەکتەبی ڕێخستن بە گرنگی زانی کە کاتێک دیاری بکە بۆ ئەوەی کۆنفرانسی مەکتەبی ڕێخستن ببەستێ بۆ ئەوەی بتوانێت شێوازی کاری ڕێخستنی شێوازی کاری ئۆرگانی و کارێک کار لەگەڵ سەردەمی ئێستا بگونجێ هەر بیری لەوە کردەوە کە کۆنفرانسی بەسێ هەر دروشمەکەی کۆنفرانس کە بەنیازین لە داهاتوابی بەستین میتۆدێکی نوێ بۆ ڕێخستنێکی سەردەمیانە ینی هەر خۆی دروشمەکەمان دروشمێکی نوێکەریە ینی نوێکاریە تازەگەریە
ئەمانەوێت لە کۆنفرانسە نوێگەری لە شێوازی ڕێخستنمان بکەین. ئەمانەوێت جارێکی تر ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان بە شێوازێکی تازە بە شێوازێکی نوێگاری بخێنەوە سەر سکەی خۆی و ڕەنگە لە کۆنفرانسە ئێمە بەر لەوەی باز لە کۆنفرانسەکە بکەین. منەمێ ئەوەتان پێ بڵێم ئێمە نزیکی 2 مانگە لە مەکتەبی ڕێخستن بە سەرپەرشتی هەواڵ سەرکەوزەکی کە لێپسراوی مەکتەبی ڕێخستنە و ئەو هەواڵانەی لە مەکتەبی ڕێخستن ئیشەکەین. ئێمە بە یەک تیم کارەکەین، هەمومان یەک ئامانجمانەیە، هەمومان یەک پرەنسیپمانەیە، سەرکەوتنی مەکتەبی ڕێخستن و سەرکەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستانە و ئێمە بە هەموو شێوازێک مولزەمین ئامانی چۆن ئەڵێ هەموو یاسا و ڕێساکانی کۆنگرە پەسەند ئەەکەین و لە جێبەجێکردنیان ئەو یاسا و ڕێسانی لە کۆنگرە بۆمان دیاری کراوە بە پێی پەیڕەوی ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئێمە لە ئامادەکاریان بەر لە 2 مانگ ئەبێت ئێمە سەرقاڵی ئەوەین. ڕەنگە لە مەکتەبی ڕێخستن بۆ زانیاری تا نزیکی 150 هەواڵ کراوە بە لیژنە کە سەرپەرشتی راپۆرتی مەڵبەندەکان کە ئێمە گشتاندنێکمان بۆ مەڵبەندەکانمان نرد کە داوامان لێکردن کۆبوونەوەی ئەنجومەنی مەڵبەندەکانیان بکەن، کۆبوونەوەی فراوان بکەن، مینی کۆنفرانسکەن، ئەو پێشنیار و ڕاو سەرنج و تێبینانەی هەیەە هەواڵەکانیان چکە ئێمە ئەمانە زۆرترین هەواڵەکانمان بەشداری لەم کۆنفرانس و مینی کۆنفرانسە بکەن لەبەرەوەی بۆ ئەمانە عمقی ڕێخستنەکانن، ئەمانە ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کە تەماسیان هەیە لەگەڵ خەڵکە، ئەنی وەسیلەی پردی نێوان خەڵک و حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق کە نوێنەرەکانی ئێمەیلێن ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە. باشە کاگڕێبوارکەواتە وەک بەڕێستان باستان کرد و وەک ئاشکراشەکە ناوەڕۆک یاخود ئاماجی سەرەکی کۆنفرانسەکە گۆڕانکاریە، بەڵام ئەو کەسانی کە بەشداری تیاکەن یاخود لەماوەی ئەو 3 ڕۆژەیە کە ئەنجام بدرێت 6 و 7 و 8 مانگ هەر ڕۆژە و بابەتێکی جیاواز باسەکرێت بۆ گۆڕانکاری یاخود مەڵبەندەکان وەکو خۆیان ئەمێنەوە ژماران کەمەکرێتەوە یاخود ناوەکان ئەگۆڕێن و کۆمیتەکانیش بە هەمان شێوە کە زانی جگەل لە مەڵبەندەکان چەندی کۆمیتەشمان هەیە لە شاری سلێمانیەمانش کەمەکرێنەوە یاخود گۆڕانکاریان بەسەرایەت بەدڵنیایی کێمە کۆنفرانسەکەین وەکوتم کۆنفرانسەکان پێشنیار و ڕاستپاردەی ئەم پێشنیار و ڕاستپاردانە ئەڕات بۆ مەکتەبی سیاسی دوجار لەلایەن لە ڕێگەی هەواڵ سەرکەوتەوە دوجار ڕادستی بەڕێز سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کرێ بە دڵنیایی کۆنفرانس بە گۆڕانکاریە و ئێمە لە کۆنفرانس کە 6 و 7 و 8 مانگی 2 ئەبەسرێ نەمەوێت ئەوەش ڕابگەێنم کە یەکەمین ڕۆژی کۆنفرانسمان لەبەر گرنگجی و لەبەر پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەبەر پێگەی مەکتەبی ڕێخستن بڕیارمان ناوە لە هۆڵی شەیشیهاب لە قەڵاچوالان یەکەم ڕۆژ سەر لە بەیانەکەی مەراسیمی دەستپێکی کۆنفرانس دەست پێەکە و ئێمە وەکوتم لە ئامادەکاریەکانە و لە مەکتەبی ڕێخستن ئێمە لیژنێکی باڵامان پێکەی نابوو لە چەند هەواڵێکە فترێکی زۆرە سەرقاڵی داڕشتنی ئەو پەیڕە و پرینسیبانن کە بۆ کۆنفرانس ئەبرێ بڕێوە و ئێمە بۆ کۆنفرانس 8 تەوەرمان دیاری کردووە کە هەواڵانی مەڵبەندەکان ئەو هەواڵانەی ئەندامی کۆنفرانسە بن لە کۆنفرانسی مەکتەبی ڕێخستن 8 تەوەر دیاری کراوە لەوێ گفتوگۆ و مناقەشەی لەسەر ئەکرێ لەوێ سەرنج و پێشنیار و ڕاستپاردەکانی ئەوانیش تەتەڵە ئەکرێ و جارێککە ئەمە بە شێوازێکی تر تەتەڵە ئەکرێ بۆ ئەوەی راپۆرتێکی گشتگیر لە کۆنفرانسی مەکتەبی ڕێخستن ئامادەکرێ بۆ ئەوەی دوجار ببێتە بناغەی کاری ڕێخستنمان لە داهاتوودا. کاگڕێبا گرنگترین تەوەرەکانی ڕۆژی یەکەمی کۆنفرانس چین؟ ئەتوانین باسی بێوکە خۆ سبینێ؟ ڕەنگە من نتوانم ئێستا تەوەرەکانتان بۆ باسکەم، بەڵام وەکو خاتون پێشتر پێیوتم کۆی کۆنفرانسەکە ئەوەیە ئێمە گۆڕانکاری لە هەیکەل و پەیکەری مەکتەبی ڕێخستن و ئۆرگانەکانی سەر بە مەکتەبی ڕێخستنەکەن و دڵنی بۆ نمونە مەڵبەند کەم ئەکرێتەوە ڕەنگە مەڵبەند زیاکرێ ڕەنگە لە هەنێ شوێن کۆمیتەکان کەم بکەنەوە ڕەنگە لە هەنێ شوێن پێویستکە کۆمیتەی نوێ بکەینەوە و ڕەنگە شێوازی ناوەکان بگۆڕێ ڕەنگە کۆمیتە ناوی بگۆڕێ ڕەنگە ئۆرگان ناوی بگۆڕێ ئەمانوی کۆمەڵێ گۆڕانکاری جەوهری بکەین و ئەوەی کە زۆر گرنگیشە ئەمانوێت لە داهاتووە لەو شوێنانەی ئەو هەواڵانەی بەرپرسیارەتی ئەرگ وەرەگرن. ئێمە کاری سەرچیمان لەسەروێ ناوێنین ئەو هەواڵی لە شوێنێک ئیشی پێئسپێرین ئەرک جێبەجێ ئەکاوە ئەمانوێ ئەوانەی کە لە ئەرکەکانیان دەست بەکارە بن ئەو هەواڵانە بن لە داهاتوە کە توانای باشیان هەیە و پسپۆڕیان هەیە و ئەمانەوێت لەگەڵ ئەوە ژن بێنینە پێشەوە ئەمانەوێت گەنجی تازە بێنێنینە پێشەوە و لەگەڵ ئەو هەواڵە بە ئەزمونانەی لە ڕابردووە ئەزمونێکیانەیە لە کاری ڕێکخراویدا ئەمانەوێت
تێکەڵەیەک دروستکەین بۆ ئەوەی پەیکەری ڕێخستنەکانمان پەیکەرێکی سەردەمیانە بێ پەیکەرێ بێ لەگەڵ دۆخ و هەلومەرجی ئێستەی کوردستان و عێراق و ناوچەکە بگۆڕێت چکە خۆتان نەزانێت چێتی نیشتیمانی کوردستان هێزێکی گەورە و کاریگەرەوە لە هەموو ناوچەکە بوونی خۆی سەلماندووەوە پێگەی بەهێزاوە لە پرسە چارە نووسازەکانە یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێکە لەو هێزانەی کە قسەی خۆی هەیە ئاڕایی وەرەگێرێەوە ئێوێ ئەو ڕائانەی هەیەی کە پەیوەستە بە کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە لە پرسە چاران نووسازەکانە ساپتی کات ڕئی خۆی بچەسپێنێ ینی بۆیە ئێمە بیرمان لەوە کردوتەوە شێوازێکی نوێ بدۆزینەوە بۆ کاری ڕێخستنی داهاتوومان. باشە کاگڕێبوار باس لە ژن کرد وەکە زانی لە زۆربەی ئۆرگانەکانە ژن ڕۆڵێکی گرنگی هەبووە و یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە زۆربەی بابەتەکانە گرنگی و بابەت بایەخێکی زۆری داوە بە پێگەی ژن ئەتوانین لە بڵین لە مەکتەب ڕێخستنا پێگەی ژن چۆن بووە و لە دوای ئەمەشەوە چۆن گرنگی بە پێگەی ژنە درێت و لە کۆنفرانسەکەی بانیشە. ئێمە حیزبی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە حیزبێکی سۆسیال دیموکراتی وەڕابەرەکەمان وە سەرکردەکەمان و مامۆستای خوێندنگاکە یەکێتی نیشتیمانی کوردستان مامجەلالە و خوا لێی خۆش بێ جنابی مامجەلال بۆ خۆی یەکێک بلەوانەی کە هەمیشە گرنگی بە ڕۆڵی ژن ناوە و ئەم گرنگی دانەی مامجەلال شۆڕ بۆتەوە بۆ خوارەوە خۆشبەختانە ئێستا سەرۆک پاوەڵیش بە هەماشەوە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان مەکتەبی ڕێخستن کە پێگەیەکی بەهێزی ئۆرگانێکی گەورەی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەوەی زۆر لای گرنگە مەسەلەی ژنانە مەسەلەی گەنجانە و لە مەکتەبی ڕێخستن خۆشبەختانە کۆمەڵێک ژنی بەتوانا و بێر و ئازا لە مەکتەبی ڕێخستن لە ناو بەش و ئۆرگانەکانیان ئیشەکەن و لە کۆنفرانسیشا ئەوان بەشداری بەرچاویان ئەبێ لە مناقەشەکانە ئەبن ڕەنگە خۆزگە پێشتر ئاگاتان لێ وایە لەو مناقەش و مینی کۆنفرانسانەی لە مەکتەبی ڕێخستن و مەڵبەندەکان کرا چەند ژن بەشداریەکە چەند کاری ینی هینیان لەسەر مافی خۆیان ئەکرد داکۆچیان لەسەر مافی خۆیان و لەسەر داهاتوی ئەم حیزبە و لەسەر داهاتوی ڕێخستنەکانەکرد لەبەرەوەیەکی مەکتەبی ڕێخستن گرنگی زۆر بە ڕۆڵی ژنان ئەدا لە کۆنفرانسەکە شائیبینین لە داهاتوو شائیبینین کە ژنان لا یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە پێشەنگن. بەڵێ کاگڕێبا دو پرسیار یەکێتی مەڵبەند و کۆمیتەکانی لە ناوچەکانی دەرەوەی ئیداری هەرێم ناوچە دابڕێنراوەکان تایبەتی کەرکووک زیاد دەکات کە مەکە پلانتان بۆ ئەوانە چییە؟ ئەوە لە جێڵین بۆ ناو کۆنفرانس و وەکووتم ئێمە پلان و بەرنامەمانەیە لە مەکتەبی ڕێخستن کە ڕەنگە هەندێک مەڵبەند کەم بکەینەوە و بە شێوازێکی تری بۆ بدۆزینەوە ڕەنگە لە شوێنێک پێویست نەکە ئەم ئۆرگانە مەڵبەند بێ ڕەنگە پێویست کا شتێکی تر بێ شێوازێکی تر بدۆزینەوە بۆ ئەی بگونجێ لەگەڵ دۆخی ئەو سنوورەوە ئەم کۆنفرانسی مەکتەبی ڕێخستن مەکتەبی ڕێخستن سەرپەرشتی هەموو ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەکە چ لە کوردستان چ لە عێراق چ لە دەرەوە لەبەرەوە ئەم کۆنفرانسە بۆ هەر هەموێتی بە دڵنیایی کەرکووکی ژێچێکە بێ لەو شوێنانەی کە بۆچوون و ڕاو بۆچوون و سەرنج لەسەری زۆرە ئەوەمان هەڵگرتۆ بۆ کاتی کۆنفرانس لە ناو کۆنفرانسا مناقەشەکەین مەڵبەندەکان زیاد کرێ لەوێ یا کەم کرێتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز ڕەبوارستەر ئەندامی مەکتەبی ڕێخستن و لێ پرسراوی ڕاگەاندنی مەکتەبی ڕێخستن سپاس بۆی کەمدانێ لەگەڵمانە بوو دووە کۆمەڵێک زانیاری زۆرت بدەین سپاس.